تیمەکانی بەرگری شارستانی سۆرانن بە دوای تەرمی منداڵێکی تەمەن 7 ساڵان دەگەڕێن کە لەگەڵ خێزانەکەی لە ناحیەی بەحرکەوە بۆ گەشت و سەیران هاتبوونە باڵەکایەتی. بەڵام کاتێک ئەیهانی تەمەن 7 ساڵان دەکەوێتە ڕووبار، سۆرانی باوکی بۆ ڕزگارکردنی مناڵەکەی خۆی دەخاتە نێوڕووبار، بەڵام هەردووچیان لە ڕووبارەکە دەخنچێن. تەرمی باوکی منداڵەکە دۆزرایەوە و ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرا، بەڵام تەرمی ئەیهان نەدۆزراوەتەوە و گەڕان بە دوای تەرمەکەی بەردەوامە. کاتژمێر 14 و 15 خولەیەک ئاگادار کراینەوە بە بوونی حاڵەتێکی خنکان دەست بە جەتیمەکانمان لە سنووری بنکەی بەرگری شارستانی چۆمان و قەسرێ بە حکومیەوە نزیک بوون لە شوێنی ڕووداوەکە دەرچوون دەرکەوتکەوە باوک و کوڕێک جانیان لە دەست داوە کە بەبەستی گەشتیاری ڕویان لە ناوچەکە کردبوو لە بەحرکەوە بە دانیشتوی بەحرکە بوون. بەداخەوە دیارە بەهۆی سەرقالبوونی باوکەکە و منداڵەکە ئاگاداریان نەبووین، منداڵەکە کەوتۆتە نێو باوکە و لەداوە گیانی ڕزگارکە، بەداخەوە ئەویش گیانی لەدەستداوە. ڕووباری باڵەکاتی لەم وەرزە بەهۆی توانەوەی بەفر مەترسی زۆرە، چونکە ئاوەکەی زۆر سارد و لێژە، گەڕانیش بە دوای تەرمەکان سەختە. بەرپرسی تیمی مەلەوانی بەرگری شارستانی سۆران داوا لە گەشتیاران دەکات خۆیان بە دوور بگرن لە ڕووبارەکان بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازراو نەبنەوە. سەختی ئەو ڕووبارەی ئێستا ئەوەی ئەکەویتی خۆی پێنایەتە دەرێ بە هیچ شێوەیەکی، حتا مانجی هەفت لەبەرەوە ئاوە لێژە ساردە، بەردی زۆرە، ئاستی زۆرە، دائیمەنش ئەو ڕووبارانە حایلەی زۆر دێتە سەرێ. تکام لەو خەڵکەیە لەو گەشتیارانە ڕەجاءن ئەو گەشتیارانە کە دێنە ئێرە ئاگاداری مندارەکەیان. قائیمقامی قەزای چۆمان سەبارەت بەو ناوچە گەشتیاریانەی مەرزی سەلامەتیان تێدانیە دەڵێت پێداچوونەوە بە سەرجەمیان دەکرێت. دەشڵێت گەشت و گوزار لە باڵەکایەتی شتێکی سەرەتایی بووە و پرۆفیشناڵ نەبووە، بۆیە چارەسەری ناوچە گەشتیاریەکان دەکەین بەکشانەوەیان لە ڕووبارەکان و دابینکردنی مەرجی سەلامەتی بۆیان. مەسلەی گەشت و گوزار لە سنووری قائیمقامەتی قەزای چۆمان کەلتورێکی بیدایی بووە، گەشتیارێکی بیدایی بووە، ئەو گەشتیاریە پرۆفشناڵە نیەوانە. ئەمە تقریبا هەتا لەوەی پێشی منیش بێمە سەرکار و دەست بە دەوام کەم بۆ پۆستە وەربگرم، جەماعەت پێشتریش ئیمکانی زمیان داناوە. ئینشاڵڵا ئەمەش بە فکری نوێ و بە شتێکی نوێ بتوانین ئەو پرۆژەیان دۆڵەمەندتر بکەین، بتوانین لەگەڵ مدیر ناحیە بەڕێزەکان چی پێویست بی دەست بە مەرزی سەلامەتی ئەسڵان ئەوەی ڕێنەدرێ، ئەوەی کە ئێستا لە نوێ دروست دەکرێت نهاییان ڕێنەدرێ، ئەوەی کە دروست کرا و مەرزی سەلامەتی بتوانین مەعالەجێ بکەین بە کشانەوەیان بی بە هەر شێوەیەک بە دانانی سیم بی. ئەمساڵ بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی ڕووبارەکان زۆرترین مەترسی بۆ ئەو گەشتیار و هاوڵاتیانە دروست کردووە کە سەردانی ناوچەکە دەکەن، بۆیە گرنگە هاوڵاتیان لە کاتی سەردانی کردنیان بۆ ناوچە گەشتیاریەکان خۆیان بە دوور بگرن لە ڕووبارەکان. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.